سوپاسان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوان لە کرماشان، بەڕێوەچوونی ڕەڕەسمی ئەسپەردەکردنی مەهیار سەفەری، مانگرتنی کەسەپە و بازاڕیانی تاران، برینداربوونی 6 کرێکار بەهۆی ئاگرگرتنی پێدرۆشینی مارۆن لە ماحشەر و ناڕزایەتی خەڵک لە ئەمریکا دژ بە سیاسەتی دژە کۆچبەری. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوان لە کرماشان. ڕۆژی سێشەممە 16 ڕێبەندانی 1403 خانشینکراوانی فەرهەنگی، مۆخابرات، تامین اجتماعی و پزیشکی کرماشان لە بەردەم ئۆستانداریە و شارە کۆبوونەوە و خوازیاری وەدیهاتنی جاخوازیە دووەخراوەکانیان بوون. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا دژ بە کەمبوونی حەقدەست، خراپی دۆخی معیشەتی، نەبوونی بیمەی تەکمیلی و هەروەها بەڕێوە نەچوونی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان بە هەڵگرتنی پلاکارد و وتنەوەی دروشمی ئازادی بۆ کرێکاران و معەلیمانی دەست بەسەرکرا و خوازیاری ئازادی بەندکراوان بوون. ناڕوونی چارەنووسی پوریا ئەحمەدی. بەپێ راپۆرتەکان پوریا ئەحمەدی، برازای شادمان ئەحمەدی لە گیانبەخشکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی سەرەڕای تێپەڕبوونی 10 ڕۆژ لە دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی دێولانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر کراوە. ئەم لاوە تەمەن 26 ساڵە لە کاتی دەستبەسەرکردنیدا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها دەستڕاگەیشتنی بە پارێزەر بێ بەشکراوە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە بنەماڵە و دۆستانی گیانبەخشکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەر و لێپرسینەوەیان لێکراوە. بەڕێوەچوونی ڕێڕەسمی ئەسپەردەکردنی مەهیار سەفەری. ڕۆژی سێشەممە 16 ڕێبەندانی 1403 ڕێڕەسمی ئەسپەردەکردنی مەهیار سەفەری کۆڵبەری گیانبەخشکردو بە بەشداری بەرینی خەڵکی گوندی زێوەی سربەشاری کامیاران بەڕێوەچوو. مەهیار سەفەری تەمەن 21 ساڵ شەوی دووشەممە 8 ڕێبەندان بەهۆی چەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار دەبێت و لە سەرمادا گیانی بەخت دەکات. تەرمیە و گیانبەخشکردووە پاش 3 ڕۆژ لەلایەن خەڵکەوە ئەبیندرێت. ڕێڕەسمی ئەسپەردەکردنی ناوبراو بە بەشداری بەرینی خەڵک لە ئاوایی زێوێ سەر بە شاری کامیاران بەڕێوەچووە. مانگرتنی کەسەپە و بازاڕیانی تاران. ڕۆژی سێشەممە 16 ڕێبەندانی 1403 کەسەبە و بازاریانی تاران دژ بە بەرزبوونەوەی نائاسایی نرخی دۆلار و خراپی دۆخی معیشەتی کۆبوونەوە و مانیان گرت. بازاڕیانی ناڕازی لە شەقامەکانی مەولەوی، خەیام و مەیدانی قیام دوکانەکانیان داخست و ڕژانە سەر شەقامەکان. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و معیشەتی خەڵک بوون. مانگرتنی بازاڕیان نیشانەی گوشاری کێشەی ئابووری لەسەر خەڵک و بە تایبەت کەسەبە و بازاڕیانە. ناڕزایەتی کرێکارانی ئەرکانسالس. ڕۆژی سێشەممە 16 ڕێبەندانی 1403 کرێکارانی ئەرکانسالس لە پاڵاوگەی فەجری جەم دژ بە وەدینەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان لا کۆبوونەوەکەدا بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە جیاکاری لە حەقدەست، خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی جاخوازیە دووەخراوەکان، وەلانانی جیاوازی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، پەرداختی ئێزافەکاری، دابینکردنی بیمەی جەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. بەردەوامی ناڕزایەتی کرێکارانی پاڵاوگەی ئاوی کرمان. کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەی ئاوی کرمان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام
دژ بە وەدی نەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەرپرسانیەوە بەشە بەڵێنیان بە کرێکاران دابووکە حەق دەستە دووەخراوەکانیان ڕۆژی سێشەممە 16 ڕێبەندان پەرداخت بکرێت، بەڵام بە بیانووی کێشەی ئابووری و هەروەها کەم تەرخەمی بەرپرسان لە ئازژیان و معیشەتی کرێکاران حەق دەستە دووەخراوەکانی کرێکاران کە بۆ ماوەی 4 مانگە پشتگوێخراوە پێیان نەدارەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم پاڵاوگەکە خوازیاری پەرداختی حەق دەستە دووەخراوەکانیان و هەروەها بەرپرسیارەتی بەرپرسان لە ئازژیان و معیشەتی کرێکاران بوون. برینداربوونی 6 کرێکار بەهۆی ئاگرگرتنی پترۆشیمی مارون لە ماحشەر. ڕۆژی سێشەممە 16 ڕێبەندانی 1403 بەهۆی ئاگرگرتنی بەشێک لە پێترۆشیمی مارون لە ماحشەر 6 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەپێ راپۆرسەکان بەهۆی ئاگرگرتنی بەشێک لە ئەنباری زایعات ئەم ڕووداوە ڕوویداوە، بەڵام هێشتا هۆکاری ئاگرگرتنی ئەو بەشە دیار نییە. ساڵانە بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و هەروەها بایەخنەجانی کۆماری ئیسلامی و بەرپرسان لە بەشە جیاوازەکاندا ژمارێکی زۆر لە کرێکارانی تووشی ڕووداوی کار دەبن و گیانیان لەدەست ئەدەن. کوشتنی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە کورتکووی. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێک لە پێشاو منداڵەکانیەوە هاوژینەکەی بە بیانووی کێشەی خێزانی کوشت. بەپێ راپۆرسەکان ژنێک بە ناوی فاتمە بادلی تەمان 35 ساڵ بەهۆی تووشبوونی هاوژینەکەی بە مادە هۆشبەرەکان بڕیاری جیابوونەوەی لەگەڵدا بوو، بەڵام لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵ بە بۆنەی وەرگرتنی کەلوپەلەکانی لەلایەن هاوژینەکەیەوە هێرشی کرایە سەر و لە پێشاو منداڵەکانیەوە کوژرا. کوژەر پاش ڕوودانی ئەم کارە ساسە هەڵاتووە و جێگەی مانەوەی دیار نییە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە ساری و ئیسفەهان. ڕۆژانی پێنجشەممە و سێشەممە 11 و 16 ڕێبەندانی 1403 3 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەکانی ساری و دەستکردی ئیسفەهان لە سێدارە دران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو بەناوەکانی مهدی ساڵحزادە تەمان 35 ساڵ و عەبدوڵڵا خادەمی تەمان 41 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی دەستکردی ئیسفەهان لە سێدارە دران. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی ئەحسان جەمشیدی تەمەن 40 ساڵ بە هەمان تۆمەت لە بەندیخانەی ناوەندی ساری ئیعدام کراوە. دووە هەواڵ. ناڕزایەتی خەڵک لە ئەمریکا دژ بە سیاسەتی دژە کۆچبەری. هەزاران کەس لە پشتیوانانی کۆچبەری دانیشتوو لە شاری لۆس ئانجلسی ئەمریکا دژ بە سیاسەتی دژە کۆچبەری سەرۆکۆماری نوێ ڕۆژانە سەر شەقامەکان. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشمی کەس لەم وڵاتە نایاسایی نییە، خوازیاری باشترکردنی دۆخی کۆچبەری لە وڵاتە بوون. ناڕازیان بە داخستنی ژمارێک لە شەقامەکانی ئەو شارە ناڕزایەتی خۆیان دژ بە سیاسەتی دژە کۆچبەری دەربڕی و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کۆتایی هێنان بەم سیاسەتە بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و هەروەها خوازیاری کۆچایی هێنان بە دیپۆرتی کۆچبەران بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا تا شاد وەرزبن.